شقارتە مامەگیان شقارتت ناوێ نرخەکەی زۆر هەرزانە شقارتێ باشمان هەیە ئەگەر بە فریش ببارێ هەر گردەگرێ و ناکوژێتەوە شقارتە ناوێ مامەگیان شقارتە بکڕە شقارتە شقارتە ناکڕن شقارتە تۆلا سالی بڕوانە حاڵی شیرینی بزانە ها ئەوە کچەکەیە دایکە ئەو کچە خۆیەتی وا دیارە ئێستا شقارتە دەفرۆشێ عارەبانەکە ڕاکرا شقارتە خاڵەگیان تخوا شقارتێکم لێ بکرات تخوا ها دیسان ئەوە تۆی شقارتەیەکم دەرێ فەرموو هەموو جار لێ دەکڕم بە کورتی کار بکە زۆر سپاس خوا لەگەڵ خوا حافیز خان مەکەم چۆن توانی وتە بێ بۆ ئێرە خان مەکەم بەڵێ بەڵام هەربایی ئەوەندەم فرۆشتووە زۆر باشە خان مەکەم شتێکی زۆر ناخۆش ڕوویداوە ئەبێ پێت بڵێم چی شتێکی ناخۆش ڕوویداوە بەڵێ بە هەر حاڵ ئێستا با بچینە ماڵەوە دەی با بڕۆین خان مەکەم خاتو سالی خاتو ئیمیلیا سالی گیان زۆر بە دوات گەڕاین خاتو منشن زۆری لە بیکی کرد تا جێگەی تۆ پێگوتین خاتو سالی خاتو منشن دەیەوێ بگەڕێیتەوە قوتابخانەکەمان خاتو مێشن دەیەوێ لەبەر ئەوە هاتمە ئێرە تا لەگەڵ خۆمت ببەم بەڵام من دەی خاتو سالی ئەگەر درەنگ بچین ئەوە خاتو مێشن تۆڕە دەبێ نازانم من خاتو سالی تکایە ئەگەر لەگەڵم نێیت ئەوە خاتو مێشن زۆر لێم تۆڕە دەبێ تکایە یارمەتیم بدە زۆر باشە ئێستا لەگەڵم دێیەوە وانییە سالیگیان خان مەکەم دەی سالیگیان دەی ئەگەر ڕووداوێکی ناخۆش ڕوودا تکایە وەرەوە بۆ ئێرە خان مەکەم دڵنیا بە من لەسەر پەیمانەکەی خۆم وفادارە بم دەی
بڕۆ بیکی ها ماری سالی ئارمیگەرد باشە خاتو سالی خاتومێشن چاوەڕێتە با بڕۆین باشە بەسەر چاو خاتو ئیمیلیا ئازیزەکەم خوشکەکەم سالی گەڕایەوە گەڕایەوە؟ سالی دەزانی ئێمە زۆر لە دوای تۆدا گەڕاین ها؟ دەی باشە لەمە دوا دەمەوێت لە یەکتری بگەین بە هەر حاڵ کە من بە دوای تۆدا گەڕام وامەزانە لێت خۆش بوومە تا بتهێنمەوە ئێرە نەخێر لەبەر ئەم هۆیە نەبووە بەڵام کە تۆم هێناوەتەوە ئێرە تەنها لەبەر ئەمە بووە پاش ئەوەی تۆ ڕۆیشتی یەکێک هاتووە و ئەم کارتۆنەدا پۆشراوەی لەبەر دەرگای دەرەوە داناوە کاغەزەکەی سەری بخوێنەوە بۆ ئەو خاتوونەی کە لە ژووری دەستە ڕاستی سەرەوە دادەنیشێ ژووری دەستە ڕاستی سەرەوە ها؟ واتە ئەو ژوورەی کە تۆ لێی دەژیای وانە؟ سالی تۆ باش دەزانی ژووری ڤیکی لای دەستە چەپە ئەمەش وا دەگەێنێت کە ئەم کارتۆنە بۆ تۆ هاتووە وانە؟ وەک دەزانی ئێمە نازانین چێ ناردویەتی ئەم کارتۆنە چۆن هاتۆتە ئێرە؟ نازانم نازانی؟ کێ ناردویەتی ها؟ واتە نازانی چێ ناردویەتی؟ بەڵێ بەڕاستی سەیرە لە ڕوخسار دوا دیارە کە دەزانی چێ ناردویەتی ها دەی کارتۆنەکە بکەوە بۆ ڕاوە ساوی دەی زوو بیکەرەوە لە بەرچاوم خێرا بە بەڵێ ئای خوشکەکەم خۆی گیان تۆ تەماشا بکە تەماشای ئەمە بکە چەند جوانە خوشکەکەم ئەو بەرگ دووری ئەم جلانەی دووریوە زۆر پێدەچێتە سڕەنگیم بوو بێ زۆر جوانە کوتاڵەکانیشی هەمووی ئاوریش من سالی تۆ سووری لەسەرەوەی کە ئەو کەسەی ئەم شتانەی بۆ ناردووی نایناسی وانە؟ بەڵێ مادام وایە هیچ چارەیەک نییە تەنها ئەوە نەبێ کە بزانین ئەم دیاریانە بۆ تۆ هاتوون یان نا دەی خێراتلەکان لەبەر کە بزانین بۆ تۆ دووراون دەی با بزانم خێرا تاقیەوە ئەگەر ئەم جلانە بۆ تۆ هاتبن ئەوە دەبێ بۆ باڵای تۆ دەست بدا ئەگەر وانە بوو ئەوە باش بزانە هی تۆ نین و بۆ تۆش نەهاتووە تێدەگەی؟ دەی زوو لەبەریان کە دەی؟
نامە لەلایەن چێوە؟ نازانم نووسراوە ئەمانە ئێستا لە بەریانکە ئەگەر پێویستت بوو ئیدیکەشت بۆ دەنێرین. هەرەوەندە نووسراوە؟ هەرەوەندە نووسراوە. بەڵێ خوشکم ئەم جلانە جلی سادە و ئاسایی نین. من دڵنیام ئەو کەسەی نردویەتی زۆر دەوڵەمەند و بەڕێزە. خوشکم وا تێدەگەم سالی خزمێکی زۆر دەوڵەمەند و بەڕێزی هەیە و تا ئێستاش خۆی نەناساندووە. چی؟ خزم؟ پێدەچێ ئەو دەوڵەمەندە ناسراوە لەو ماوەیە سالی ناسی بێ و یەکسەر ئەم شتە جوانانەی بۆ ناردبێ، وانە؟ محاڵە. بەڵام خوشکەکەم هەموو کەسێک خزمێکی ڕەفتار سەیری هەیە، وەک مامێکی دەوڵەمەندی پیری بەتەنیا لەبەر ئەوەی بێژن و منداڵە ئەوە دەیەوێت لە دوورەوە یارمەتی برازاکانی بدا، وانە؟ قسەی بێمانە. ئەمە دوورە لە ڕاستی. بەڵام ئێمێلیا دەبێت ڕاستیەکەی بزانین و دەبێت دڵنیاش بینەوەی ئایا ئەم سندوقە بۆ سالی هاتووە یان نا. دەبێت دڵنیا بین. بەڵێ. سالی کراسەکەت زۆر جوانە. شازادەی زۆر جوانە جوکردی. چەند جوانە. خاتومێشن جلەکانم لە بەرگدڕات لێیە؟ دەڵێ بەرگ دوورەکە خۆی قیاسی بۆ کردووی. خات و سالی. بەڵێ. خات و سالی وا دیارە یەکێک لە دوورەوە تۆی خۆش دەوێت بەڵام تۆ ئەو ناناسی، وانە؟ بەڕاست؟ بەدڵنیاییەوە زۆر ئاساییە ئەگەر حەز ناکەی لەبارەی ئەو قسەم بۆ بکەیت. هەروەکو جاران ڕێگەت پێدەدەم لە قوتابخانەکەمان ژیان ببەیتە سەر. دەیتیت گوت؟ ڤیکی؟ بەڵێ خاتومێشن. بڕۆ هەر ئێستا جێمسم بۆ بانکە. بەسەر چاوەڕ ئێستا. خات و سالی فەرموو بۆ ژوورەوە. فەرموو. پیرۆزە ماری. پیرۆزە. بەڕاستی خاتومێشن زۆر سەیرە. لەوانەیە یەکێک لە خزمە نزیکەکانی میراتێکی زۆری بۆ بەجێهێشت بێ. جلەکانیشی زۆر گران بەهان. ئەمن دڵنیام ڕۆژێکدا یەکێک دێت و یارمەتی سالی دەدات، چونکە سالی کچێکی زۆر سەیر بوو. بێدەنگ بن. ئاوە پەلە مەکەن. جارێ ڕاوەستم زین کۆتایەکێ چی لێ دێت؟ بەڵام نابینیا. ئەمانە هەمووی خەونەکانی ئەون وەکانە ئەڵماسەکانی باوکی. دەی با بڕۆین. دەی. هەر لە ئێستاوە پێویست ناکات تۆ لە چێشتخانە کار بکەیت. تێگەیشتی؟ تێگەشتم خاتومێشن. فەرموو. بانجی منت کردبوو خاتومێشن. جێمس بڕۆ ژوورەکەی سەرەوە بۆ خات و سالی ئامادەکە. سونکە سەر لە نوێ لە قوتابخانەکەمان ژیان دەباتە سەر. باشە باش بەسەر چاو. سیزار. تۆ سەلامەتی سیزار؟
هاي كانت صارت كرسيك بينا بەڵێ بەڕێز جێمس هاي دست خوش بله بله ما عندي مناشم كر بلاش بو براسي ناخوش بو داي استاوها زور باشا وەکو خۆی لێ هاتەوە هەمووی زۆر سپاس خوان لەگەڵ ئەڵێ چی خات و من شن بەتانیەکان بگەڕێنینەوە بۆ سالی نەک تەنها بەتانیەکان بەڵکو پێویستە هەموو قاپ و قاچاغە زیوەکانیشی بۆ بجێڕنەوە تێگەیشتن خات و منشن بەڵام هەرو خۆت گوتت ئەو کەلوپەلانە بۆ خۆت ببان بەڵێ بەڵێ ئەو بە خۆت وتت بێدەنگ بە بۆمان دەرکەوت کە سالی کەسێکی هەیە و دەتوانێت سەرپەرشتی بکات هەموو شتێک هەتاکو ئەو خواردنەش کە بۆی دەهاتە ژوورەکەی سەرەوە لەلایەن سەرپەرشتکاری هاتووە باش گوێ بگرن نابێ وەک خزمەتکارێک هەڵسوکەوت لەگەڵ سالی بکەن تێگەیشتن؟ شاد بووم لە دەستە خات و شنەی ئەم خات و من شنە چیمان پێکە بە نەفرەت بین ئەوە هەموو شتەکانمان بۆ گەڕانیتەوە هێوادارم لێمان تووڕە نەبی سالی خان مەکەم دەزانی بۆی تۆ دڵم زۆر خۆشە؟ ڤیکی ماوەیەکی زۆرە من لە بیرکردنەوەدام ئەو کەسەی سندوقەکەی نردووە دەبێ هەر ئەو کەسە بێ کە بەتانەکەی بۆ نردوین هەر ئەو کەسەشە کە قاپ و قاچاغە زیوەکانی بۆ نردی بەڵێ پێویستە لێ بکۆمەوە بزانم کێ و سوپاسی بکەم بەڵام چۆن سوپاسی دەکەی خان مەکەم بەڵێ سندوقەکە قەڵەمێک و قاغەزێکی تێدا بوو هەوڵ دەدەم نامەیەکی بۆ بنووسم و لەسەر مێزەکە دایدەنم بەشکم ئەو کەسە بێ نامەکە بخوێنێتەوە بێگومان نامەکە بۆ پیاوە دەوڵەمەندەکە دەبات ڕاچۆنە خان مەکەم بەڕاستی تۆ زۆر زیرەکی لەو شەوەدا نامەیەکم نووسی و تیایدا بە گەرمی سوپاسی خۆم دەربڕی و لەسەر مێزەکە جێم هێشت پاشان نستم کاتێک بەیانی لە خەو هەڵسام نامەکە لەسەر مێزەکە نەما بوو بەمەش زۆر دڵخۆش بووم توانە و دەسەڵاتی خودای میهرەبان بۆ وای لە کریسپۆرتی شەریکی باوکی سالی کرد هیند بگەڕێتەوە ببێتە دراوسی قوتابخانەکەی خاتژن بەمە شیوا و ئاواتی سالی سەر لە نوێ گەشایەوە و جارێکی دیکە بزە و خەندەکەوتەوە سەر لێوانی